شكرا يا ربي شكرا هديت قلبي شكرا نورت دربي شكرا شكرا يا رب شكرا يا ربي شكرا خوا زوڵم هەر زوڵمە سەرکردەیە بیکا لە وڵاتێ ئێمەش بیکەین لە نەفسی خۆمان و ژێردەسەکانی خۆمان. بۆیە برایانی خۆم ئەمە با بزانین و لە هەتاوەکو ئەو ڕۆژەی ئەخرینە قەبرەکەەوە ئاگامان لێبێ وەکەذالکە نوەلی بەعض الظالمینە بەعضا. ئەوەی کەوەها ئەمڕۆ خۆی بە گەورە ئەزانێ با بزانێت هەندێک خەڵکن دەست لە پشتی ئەخەن ڕۆژێکیش ئەبێ هەر ئەوانە دەست لە پشتیەکەنەوە کۆمەڵێتر ئەی ڕوخێنن برایانی خۆم. بۆیە بەڕێزەکانم پیاوی مسلمان ئەبێ ئاگای لە دین و لە ئیسلامەکەی بێت. ئەم وڵاتە مسلمانە چێ هەیە ئێستاکە هاشای ئەوە بکە بڵێ مامۆسا تو باس چیەکەی لەو بامین بەرەوە هەڵەبجەی چی ئەنفالی چی قەبری جەماعی چی تو کورە بابە تو باس سەحابەمان بۆ بکە ناتوانی وا بڵێ لەبەر ئەوەی ڕووی داوە ئەو شتە. بۆیە شاعرە فەرمێ وەسافر بقلبك بين الورى لتبصر آثار من قد ظلم وتلك مساكنهم بعدهم شهود عليهم ولا تتهم. وسافر بقلبك دڵت هەیە عقل و خوێنەواریت هەیە بڕۆ قورئان بخوێنەوە سەیری کردەوەی فرعون کە بڕۆ سەیری ڕۆمای ئیتالیا بکە 4000 ساڵ پێش ئێستا ئەو هەموو دنگە و ئەو هەموو بینا گەورانیان ناوەتە پاوە بە شانی فەقیر و هەژار و عەبدەڕەشەکان. بڕۆ سەیرکە وەسافر بقلبك بين الورى. چێ ئەتوانێ بڵێ ئەوە زوڵم نییە؟ چێ ئەتوانێ ئێستا هاشا بکا بڵێ بابە باس چیەکە نێوەوە خەو بوو جێ ئەیگێڕنەوە هەڵەبجە هەڕووی نەداوە نە. بڕۆ بە دڵت بگەڕێ لتبصر آثار من قد ظلم ببینە ئەوانەی کە زوڵمیان کرد چیان بەسەرا هات. وتلك مساكنهم بعدهم ئەوەش ماڵ و شوێندەست و کردەوەکانیانە شهود عليهم ولا تتهم. هەر بۆ خۆی کردەوەی هەڵەبجە کوشتنی 5000 مسلمانی ڕوو لە قیبلە خەڵکانێکی فەقیر وەڵڵی هەنێ لەو مناڵانە ڕەنگە وایان زانی بێ بۆ سەفرا ڕۆن چۆن ئێسێوە مناڵەکان خۆتانتان دەرکردووە. وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. لە ڕۆژی قیامەتە ئەو مناڵانە زنووە کرێنەوە پیان ئەڵێن ئەرێ ئێوە بۆچی کوژران لەسەر چی بوو کوشتنەکەتان نازانن. ئەوەیە برایانی خۆم وتلك مساكنهم بعدهم شهود عليهم ولا تتهم. ئەوەی کردیان لەسەر خۆیان شاهیدە هیچ پێویست ناکا بۆی بڕۆی بەڵگەی بۆ بێری پیرێژنیە بێرە هەر لە ئەوڵ هەتا ئاخر بۆت باسەکە چیان لیان کرد چۆنیان لیان کرد چۆن کوشتیانیان چۆن زنە بە چاڵیان کرد چۆن قەرار بوو ئەمان سرەیان بێ و سرەیان نەهات و یەکێتریان کوشت. شهود عليهم ولا تتهم. کەس ناتوانێت لە خۆڕای شتێک هەڵبەستێت. ئەوە تا ئێستاکەش ئەبینی بە چاوی خۆتان ئەیبینن. زۆر گرنگە ئینسانی مسلمان ئاگای لێ بێ برایانی خۆم. بۆیە برایانی خۆم خوددا لە سونەنی کەونی ئاوای داناوە الكفر يدوم والظلم لا يدوم. هەتاوەکو ئەو ڕۆژەی دنیایە ملحید ئەبینی کورد و تورک و فارس و عەرەب و ئەجنەبی قسە بە ئیسلام و بە قورئان و بە هەرچی دین هەیە بیکات. ئەوە سونەتی خوایە لە کەونا سونەتی خوایە لە کەونا کۆمەڵە خەڵکێک ئیش و کاریان ئەوە بێ قسە بە دین بکەن. ئەوە سونەتی خوایە لە کەونا قەت نەڵێن ڕۆژێک دێ ئەم شتە نامێنێ هەر ئەمێنێ. چکەم خوا ئەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للظالمين نارا. خوای گەورە فەرمی کی ئەوێ با ئیمان بێنێ وەکو ئێوە ئینشاءالله مسلمان بێت باوەڕی بە دین و ئیسلام هەبێت هەر کەسێکیش نایەوێ با بۆ خۆی بێ باوەڕ بێ ئینا ئەعتەدنا للظالمین نارا. ئەو کەسەی کە ئیمان نایەنێستەم لە نەفسی خۆیەکە کاتێک گەڕایەوە ئەچێتە لای خوای پەروەردگار و خوای پەروەردگار مەحکەمەیەکی عادلی بۆ ئەکات.